لا یاری چوونی نیوەی کۆتایی خولی لاوانی کوردستان هەندرێن لەسەر یارگەی خۆی میوانداری سیروانی نوێی کرد. لە سەرەتاوە تیپی میوان باڵا دەستر بوون و مەترسیدارتر دەردەکەوتن. پەلەی گۆڵێکی خێرایان بوو. خەریک بوو لەم هێرشە پێی بگەن تۆپەکەی محەممەد ڕێبوار ڕێگای ستونی گرت. هەردوو تیپ بە تێپەڕبوونی کات زیاتر دەهاتنە نێو کەش و هەوای یاریەکە. لە خولەکی 38 پاڤێل نادری بەرگریکاری لاوانی سیروانی نوێ بە هەڵا گۆڵێکی لەسەر خۆیان تۆمار کردو و لاوانی هەندرێنی بە گۆڵ یەکەم پێشخست. لاوانی سیروانی نوێ لە هەوڵەکانی بۆ گۆڵ بەردەوام بوو، بەڵام لە خولەکی چروسێ ناوبژوان فیکەی لێدانی سزای بۆ هەندرێنی شینپۆش لێدا و سەرکردەی تیپەکە ئەحمە سەڵاح سەرکەوتوانە جێبەجێ کرد و ئەنجامەکەی بۆ هەندرێن دوو هێندە لێ کرد پێش گەڕانەوە بۆ ژووری خۆگۆڕین. لانیوەی دۆم و دوای تێپەڕبوونی نۆخولێک موسعەب هەژار با گۆڵی سێم بۆ هەندرێن لاوانی سیروانی نوێی شۆک کرد. ئایا دیاری گۆڵکار تۆپێکی بە محەممەد شوکری هاوڕێیدا و ئەویش لە خولەکی 61 بە تۆمارکردنی گۆڵ یەکەم بۆ سیروانی نوێ جیاوازەکەی بۆ دوو گۆڵ کەم کردەوە. لاوانی هەندرێن پێداگر بوون لەوەی ئەرچی خۆیان بۆ یاری گەڕانەوە ئاسان بکەن و لە خولەکی 75 موسعەب هەژار گۆڵی دۆمی خۆی و چوارەمی لاوانی هەندرێنی لە یاریەکە تۆمار کرد. یاریەکەش بەم ئەنجامە درێژەی کێشا و لاوانی هەندرێن بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک براوە بوون. بەڕاستی دەستخۆشی لە ئیدارەی بەڕێز دەکەین کە هەم بە هەموو شتێک پاڵپشتمان بوو ئەو وعدەی بەخۆشماندا بوو کە توانیوە ناو سای خۆمان بین و ئیشاءالله تا لۆ نیهایش گەمەی دابێت لە سایوان ئیشاءالله فەوزەکەی دەین و یەکلایی دەکەینەوە لۆ کاسەکەی وەچی پار هەمان ڕتم لۆ کاسەکەی دەجەنجین ئیشاءالله. تیپی سیروان تیپێکی باشن بەڕاستی ئەوەیان هەبوو ئەزمەی باشیان هەبوو بەڵام ئەمە هەزمەکانمان قۆزیەوەتانی خۆمان بکەینە گۆل ئەوان نیانتانی بکەونە گۆل فەوزەکەشمان هینە الحەمدولله دەستی هەمووان خۆش بیتن فەوزش چاکمانینە چار بێت. ئێمە ئەمڕۆ هاتبووین بۆ سێخاڵی یاریەکە لەبەرەوەی یاری گەڕانەوەمان لە سعی خۆمان بوو ئاسانکاریە بێ بەڵام فرسەی باشمان بۆ هەڵکەوت بەڵام یاریزانەکانی من ئەمڕۆ لە ئاسی خوارە نەبوون کە ئەو فرسانە گۆڵکەین بەعکسەوە ئەوان یەک دوو فرسیان بۆڵکە و توانیان لە جەمیەکەمان دوو گۆڵمان لێ بکەن و جەمی دوم هاتیینە ناوانێ بە گڕوتینێکی باشتر بە پیلانێکی باشتر بەڵام بە هۆی غەڵەتێکی تەکنیکیوانێ گۆڵی سێم و چوارەمیان کرد. من لێرە پیرۆزبای لایەنەی هەندرێنەکەم ئیشاڵا لە یاری گەڕانەوە هەوڵ بین ئەنجامان باشترکەین و گەێنە یاری کۆتایی. بەمەنجامە لاوانیانی هەندرێن هەنگاوێکی بۆ یاری کۆتایی ناو ڕۆژی پێنجشەممە لە یاری گەڕانەوە لە سلێمانی دەبێتەوە میوانی سیروانی نوێ تیپێکی یاری کۆتایی یەکلا دەبێتەوە و ڕوبەڕووی براوە یاری پێشمەرگەی سلێمانی و دەربەندی خان دەبێتەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.